من پۆلیسی مفۆزی هاتوچۆم ناوم ستار قادر بۆ ماوەی 41 ساڵە لەم پیشەیە کار دەکەم پۆلیسی هاتوچۆم ئەرکم لە هەموو شوێنەکان نژدیتووە لە هەموو شوێنەکان ئەرکم گرتووە وڵی بەخۆی ترەفلایتەکان دەبینیە ئەگەر ئەو سیارانەی مەسەلەن کامە لە ترەفلایتینە تەمان هەم بۆ سەلامەتی خەلکی و سەلامەتی هاوڵاتیان و ئۆتۆمۆبیلەکان و یعنی ئاگادارین کەەوە کەس سەرپێچی نەکا و کەس تعدا لە کەس نەکا و کەس غەدری لە کەس نەکا و ڕۆژانە ئەرکی خۆمان بەو شتانە دەبینین بە خودای زۆر شوفێر هەیە ینی ڕێزم هێلو هەموو شوفێرەکان و هەموو کەسەکی زۆر شوفێر هەیە سربەستە ینی لەو گۆڕێت دەبینی هەیە لە گلۆپی سۆر دەداتن ئەمەش وەکو یاسا پەڕەوکردنی خۆمان ژمارەکەی لە لای خۆمان تۆمار دەکەین و ئیجرعاتە یاسایی لەگەر دەکەین شوفێریش هەیە پابەندە بە ڕێنماییەکان بەڕاستی ینی زۆر زیرەک و چالاکە بەڕاستی تەمەشا دەکەی زۆر لە ڕووی دەروی نیەوەش ئینسانی ڕێک و پێکە ئەم نارم هەموو خراپن بەڵام هەیە لەو گۆڕێ ینی لە تەرەف کلایەتی دەدات ئێکاکە ئەخەوە لۆ سەلامەتی توودانرایە لۆ سەلامەتی دوو کرایە ئێبرا ئەدی سارێککە لەولا ڕاهات خۆی پێدادا زەرەرەکە لە شێ دەکەوی هەر لە خۆت و لەو برادەرەمان دەکەویت پیشەکەیمە سەرما و گەرمای ناسانی سەرمابی ئەمە هەر لە جادەینە گەرماشبی هەر لە جادەینە بە هەر شێوەبی ئەمە دەبی کاری خۆمان بکەین دەبی واجبات و ئەرکی خۆمان ببینین جا ئەگەر شوێنەکە سەرمابی گەرمابی هەرچبی ئەمە ئەوە ئیشی بەیە واللهی ئامۆژگاریمان لە بۆ ئەو براش و فێرانەیە ئەوانەیە کە تیژ لێ دەخڕون لە سەریعیەوە دەڕۆن بەڕاستی تیژ لێ خوڕین سەریع لێ خوڕین شتەشی باش نییە دەبتە هۆکاری پێکدادان و دەعم و وێرانکاری یعنی هەم تەمەشاکە زۆربەی هەیە سارەکان کە سەریع دەڕۆن خۆیان تووشی چ دەکەن خۆ تووشی دەعم دەکەن یان دەبینی ئەوە ئیختیارەکە ئەوە مندارەکە یان وەچی کابرای گوتنی دەبینی سارەی داژوە موبایلی لە دەستە کاکە ئەخە نابی ئەتو شوفێری ئەوها ناکرێ برام شوفێری لە عزە و دقەیە لە عزە و دقە ینی دەبی زۆر مستەیتەربی لەسەر شوفێری شوێن هەیە هەر نابی بە هیچ شێوەک نابی ئەتو سەریع لێ بخوڕی شوێن هەیە بە خودای تەبعاً لە بۆ مەماندیبوون زیاترە مەسەلەن ئێستا لەرکوانە شوێنێکی وشی ئێرە زۆر ئیزدحامە دەناوت ئاماژەی پێ بکەن تەماشاکە ئیزدحامە ئەمە زیاتر دەبی نانی سێرەکە ڕابۆستی تەحتیل ببین دەبی سێرەکەی بەڕێکەین لەبەر ئەوەی هەرچەندی سێرەکە ڕابۆستی زیاتر ئیزدحامی پێ دەبی بە هیچ شێوەک نایانی سێرەکە ڕابۆستی و ڕێنمایی خەلکی دەکەین ڕێنمایی برا شوفێرەکان دەکەین بەڕاستی مانجی ڕەمەزان مانگەشی پیرۆزە مانگەچی خێر و پڕە لە خێر و بەرەکەت پڕە لە خۆشی شادی تەمەشاکە ئەتو ئێواران دەچێمە مارێت سبحان الله هەر بەخۆی ڕەحمەت دێتن هەر بەخۆی ڕەحمەت دێت تەمەشا ئەو سفرەی بکە یعنی تەمەشا سفرەکەی دەکەی بەڕاستی یعنی دڵنمایەکت دەبێتن خاستە کە فتاریش دەکەیەوە دوو خۆشی تەیە ئەو ساڵ تقریبا باشترە زۆر گەرم نییە یعنی لە ساڵانی ڕابردوو ئەو ساڵ پێنکترە باشترە تەمەشا دەکەی بارانیش کەم بووە بە ناشکوری نەبی خوایە ینی باشترە لە زاران لۆ گەرمی ئینشاءالله خودای گەورە بە پشتیوانی خۆی خوایە و خاتی گەوری خۆت خوایە یارمەتیمان بدەی ڕەحممان پێ بکەی ئەو نێژ و تاعەت و ڕۆژی و دوعا و نزا و پاڕانەوەمان لێوەربگریت یا ڕەبی هەر چەندی لە خوای گەورە بپاڕێەوە هەرکەمە هەر چەندی دوعای خێر بکەی هەرکەمە ئینشاءالله خودای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ دەکە اللهم ئامین ئەجمعین یا رب العالمین